پاشی 12 هیوا چوی که رفش هرم کردستان آلوستر بو چند جوین نوخوی او درو جبوی آسایی کردن رفش هرم او چارەسەریya کریزان هاتن انجام دان لی حتی نه رفش هر وکو خومایه او آریشه نوبر پارتی و گوران نه هاتن چارەسەر کردن یکتیا نیشتیمانی کردستانی هر وکو بره گوت بو جاره که دی جوین دگل آلیان دست بکرن ول دست بکل لباجار هولیر دگل کوملا اسلامی و یگرتوا اسلامی جویا همومان بکوین و گفتگو و حول بدین که جۆرێک لە نەرمی لە هەموو لایەکەوە بێتە پێشەوە بۆ ئەوی بتوانین لەم تەنگژەیەی کە ئەزمونونەکەمان تێی کەوتووە و حزب سیاسیەکان تێی کەوتوون و پەرلەمان و حکوومەتی کوردستان تێی کەوتووە هەموو ئەم تەنگژانە تێکرا مەسئولانە چارەسەریان کەین یەکێتی یەگرتو و کۆمەل پاش بوویەرên 12 هەیوا دەربازبووی لە باژارê هەولێرê civiyan û daxwaza asayîkirina rewşê kirin حکومت هاوپار وکو خو درێژی بکارên xwe bide û şolên parlemanê dest pê bikin nehek û nêzûkê mehekê li ser van civînan derbas dibe lê rê nahête dayên serokê parlemanê bizivire parlemanê û ciyê wezîrên goran jî hatine tijî kirin ئێمە بەشێکین لە چارەسەرەکە ئەم پرۆسەی کە لە هەرێمی کوردستانە هەیە هەمومان خاوەنین هەمووشمان بەرپرسیارین لێ بەقەدەر ئەو خاوەنی و بەرپرسیارەتی خۆمان هەبێ جوهد و تێکۆشانمان هەبێ لەبەرەوە وەکو ناوبژیوان مامەڵە لەگەڵ ئەم قەزیان ناکەین وەکو بەشێک لە چارەسەر مامەڵە لەگەڵ ئەم کێشەیەکەین و هەردووکیشمان ئومێدمان متەفاعیلین بەوە کە ئەم کۆبوونەوانەمان ئەمان گەێنێتە دەرەنجامێکی زۆر باش. پاش ئالۆزبوونا ڕەفشە هەرێم چەند جارێکی داخواز هاتە kirin بارزانî destpêşxeriyê bike ji bo asayîkirina vê rewşê lê barzanî heta niha çi destpêşxerî nekiriye û li ser vê mijarê serokê şanda yekitî dîsa daxwaz li barzanî kir destpêşxeriyeke cuda hebe ji bo çareseriya piskirêkan. ومەدەوارین درێژەی ئەم کۆبنەوانە هەتا ئاگاتە ئەوەی کە سەرکەوتنەکانی شەنگال و گەڕانەوەی کاک مەسعود ببێتە هۆی ئەوەی کە کۆبنەکان فراوانتر بکرێ و سەرنجام کاک مەسعود دەستپێشکەریەکی دیار جیاواز لەو گفتوگویانی تا ئێستا هەبووە لە دووسێمانی ڕابردوو دەستپێشکەرێک بکە ئومێدێکی زیاتر بە هەمومان بدەین بە خەڵکەکە بۆی بتوانین بگەین بە ڕێکەوتن لەسەر هەموو ئاراستەکان. ئەوە هەیبەک دەرباز دەبە لەسەر دوور ئێخستنا وەزیرên گۆڕان لە حکوومەت و ڕێ نایەتە داین سەرۆکê پارلمان بچە هەولێرê di dema wan çend roja da çend civîn bo asayîkirina rewşê hatin encamdan lê bê encam bûn û heta niha pêşeroja çareseriya wan arîşan nediyar e.